قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار لە ئێمە و لەسەر جەم ئەهلی ئیمان بێ. ئیماندارانی بەڕێز، لە زنجیرە باسی ڕۆشنتردا هەندێک بابەت و خواستمان باس کرد کە پێویستە ڕۆشنتر باسی بکەین. ئەم بابەتانەی کە لەم زنجیرە باسەدا باسمان کردن شتێکن زۆر بەمان دەیزانین، بەڵام تیشکی زیاتری بخەینە سەر و ڕۆشنتر بابەتەکە ڕوون بکەینەوە. یەکێ لەو شتانەی کە لە کۆمەڵگادا ڕۆژانە دایان بینین، قسە و باسییان لەسەر دەکرێت. لە سۆشیال میدیا و فەیسبووکەکاندا بەداخەوە جاری وا هەیە دەبینی وەکو پێویست ئەمانە ڕەفتاریان لەگەڵ ناکرێت کە چینێکن لەگەڵ ڕێزمدا پیان دڵەن شێتەکان کە خەڵکێک هەیە سوکایەتیان پێ دەکا، کە کاتیان پێ بەسەر دەبا، کە وێنەیان تۆمار دەکا، کە بڵاویان دەکاتەوە. بەڕاستی ئەوە لە مرۆڤی ڕێزداری وەکو جەنابتان کە دوورن لەوانە ناوەشێتەوە. ئێمە ڕۆشنتر باسی شێتەکان دەکەین، پێیان دەڵین دەروون پاکەکان، پێیان دەڵین ئەوانەی کە دوورن لەستەم، پێیان دەڵین ئەو کەسانی سەلامەتی ناو کۆمەڵگان، پێیان دەڵین ڕاستە ئەوانە خەڵک بە شێتیان دەزانێ، بەڵام تاوانکار نین، بەڵام خیانەتێکیان نەکردو بەرامبەر بە گەلەکەیان. ڕۆژێ خۆیان نەفرۆشتۆ بە دژمنەکانیان، ڕۆژێ خیانەتیان بە ئاینەکەیان نەکردووە، ڕۆژێ دەستی دژمنانی کوردستانیان نەگرتەوە بۆ سەر خاک و خەڵک. بەڵێ ئەمانە ڕاستە شێتن، بەڵام خوای پەروەردگار هەر یەکێک لە مرۆڤەکان لەم سەر زەوێدا بە شتێک تاقی کردوێتەوە، ئەوانش بە لە دەستچوونی عەقڵیان. هەندێجا دەستی مرۆڤەکان هەبووە لەوەدا کە ئەمانە عەقڵیان لەدەستدەن. ڕاستە کەسانێک هەر خۆیان شێت بوون، بە شێتی لەدایک بوون، ویراسی بۆیان ماوەتەوە، جیناتەکانیان ئاوا لە باب و باپیرانیانەوە، بەڵام زۆرێک ستەمی مرۆڤەکان، جەلادەکان، خەڵکە نادات پەروەرەکان، خەڵکە بێویژدانەکان، ئەوەندەیان ستەم لە مرۆڤانە کرد هەتا شێتیان کردن. بۆیە ئەوە دەستی مرۆڤەکانە کە زۆرێک لە مرۆڤەکانی خسۆتە سەر شەقامەکان و عەقڵیان لەدەستداوە و بە شێتەکان ناو دەبرێن. بەڵێ خۆشەویستان، باسی ئەوە دەکەین لەم ئەڵقەیەدا کە مرۆڤەکان کە پێیان دەوترێ شێت بێبەهرە نین. خۆی پەروەردگار زۆر جا کورد دەڵێ ئەگەر دەرگایەکی کرد چەند دەرگا لێ دەکاتەوە. ئەو دەرگایان لێ گیراوە کە دەرگای عەقڵ و ژیریە، بەڵام بڕوا بکە شانازی بە ناسنامەی خۆیانەوە دەکەن. ئەگەر بە شێتێک بڵێ عاقڵ، لەوە ئەچێ زۆر هەڵچێ و تووڕە بێ. چۆن بە کەسێک لە ژیر و عاقڵەکان بڵێ تۆ شێتی پێی ناخۆشە؟ ناسنامەی خۆیان دەسەلمێنن بەوەی ڕەفتاری سەرسوڕهێنەر دەکەن. زۆر جار چارەسەری زۆر گەورەیان لایە کە ژیرەکان پێیان ناکرێ. هەندێک جار بیرمەندن ئەو کەسانی کە پێیان دەڵێن شێت. ئەو چارەسەرە سەرسوڕهێنارانە پێشنیار دەکەن بۆ کەسە گەورەکان کە ڕاوێژکار و بلیمەتەکانی دەوریان زەفەریان پێ نەبردووە. ئەزانن مێژوو زۆر شتی تۆمار کردووە لەو بارەوە. ئەڵێن پاشای شارێک، پاشای وڵاتێک گیری خواردبوو بەدەستی دوژمن و نایارەکانیەوە کە ئابڵوقەیان دابوو. مەسافەیەکی زۆر بوو ئابڵوقە درابوو، چەک و تەقەمەنیان لە کزی بوو، خۆراکیان لە کزی بوو، دەستی نەدەگەیشتە پاشای گەورەیان کە ئەمەوەکو ویلایەتێک وا بوو بوون و دەستی نەدەگەشتە سوڵتانی گەورەی وڵات کە بڵێن نایارەکانم دەورەیان داوم و پاشا هێز و سوپا و خواردنمان بۆ بنێرە و فریامانکەوە، چونکە هەر چوار دەوری ئاوایی و قەڵاکە تەوەقکرا بوو. چی ڕاوێژکارەکانی پاشا کۆ کردەوە، هیچی زەفەریان بەوە نەبرد بڵێن چی بکەین. ئیتر ئەو کاتە خۆ نە تەلەفۆن هەبووە، نە بڕقیە و بروسکە هەبووە، نە کۆتری نامەبەریان هەبوو بینێرن بۆ دەرەوە، گلیان دەدا بە تیرروکەوان لیان دەدا دوژمنەکانەگە هەش بوو بێ. ئیتر سەریان سوڕما بوو ڕاوێژ و کۆڕی ڕاوێژی پاشا بیریان لەوە دەکردەوە چۆن ڕێگەی دەرباز بوون بدۆزنەوە، چۆن ئەم گەماروەیە بشکێنن، چۆن دەنگیان بگێنن بە سوڵتانی گەورە و هێزی گەورەیان بۆ بنێرێ و گەماروەکە بشکێنێ. لەو کاتەدا شێتێک هەبوو، دەچۆ کۆڕ و مەجلیسەکان و قسەی سەیر و سەمەرەی دەکرد. چۆ لای پاشا وتی جەنابی پاشا سەرەی منیشە با منیش ڕێی خۆم دەربڕم. پاشا کە پێشتر ئەوە گاڵتەوگە پێی لەگەڵا کردبوو، قسەی خۆشی بۆ کردبوو، وتی جارێ وەختی تۆ نییە، ئێستا بابەتی تۆ نییە، ئێستا وڵات و میلەت لە خەتەرایە.
وتی دەی باشە من ئاگام لێ چەند ڕۆژێکە ئەوانەی لە دەوری تۆن هیچیان پێ نەکراوە دەلێ گەڕم با منیش قسەی خۆم بکەم بەڵکو جێگایەک بگرێ بەڵکو خزمەتێک بکە پاشاوتی دەی شێتە تۆش قسەی خۆت بکە ئەڵێ شێت قسەیان لە شێدیان لە مناڵ ئەهەم مناڵ دەروون پاکە شێتیش بەخوا دەرونی پاکە زۆر جا مناڵ بیرۆکەی وای لایە گەورەکان بمێشکاندا نایە دایک و باوک سەریان سوڕماوە هەم مناڵ چۆن عەقڵی بەوەشکە شێتەکانیش خۆی گەورە بێ بەهرەی نەکردوون شێتەکە کوتی قوربان هەموو دنیا من دەناسێ کە شێتم پاشاوتی وایە وتی دوژمنەکانیش دەزانن کە من شێتم ئەو دوژمنانەی دەیەکەی ترمان منتیقەکەی تر وتیان بەڵێ وایە وتی سرم بە مووس بتاشن نامەیەکی لێ بنووسن و داوای هاوکاری من نازانم قسەکان بۆ خۆی بژێڕمەوە نامەیەکی هاوکاری بۆ پاشا چی داوا دەکەی بینوسە لەسەر سرم بینوسن سرم ناشۆم و ئاوی لێ نادەم تا تووشی سرم دێتەوانە و نووسینەکە ون دەبێ دوای ئەوە لە قەڵاب بمکەنە دەرەوە لە شورای شار و من دەڕۆم چونکە دەزانن شێتم نایارەکانیش کەس حەقی بەسەر منەوە نییە شێت ناسنامەی نییە پاسپۆرتی ناوێ سنوورەکان ناناسێ بە هەموو شوێنەکە دەڕوە وتیان ڕاستە فعلا پاشا کوتی ئەمە بیرۆکەیەکی جوانە سەریان بە موستاشی جوان جوان بە نووسین لیان نووسی نامەیە ئەوەی کە نامەی پاشا بوو لە سەری شێتەکان نووسی هەفتەیەکی پێچ و وردەوە دەسەری هاتەوە بۆر بۆوان و نووسین دیار نەماڕۆی وتیان ئەو فڵان کەسی شێتە لێی گەڕێن بڕە با بە شێتە بخوا ئەزانێ بۆ کوێ دەڕوا بۆ چ وڵاتێک دەڕوا هەر دوژمنەکانی گرنگیان پێدەدات چۆ لای سوڵتانی شارەکەی دەسەڵاتداری یەکەم وتی سوڵتان سرم پتاشنەوە نووسینێکی پێوەیە کابرای سوڵتان وتی با بەمە شێتە وتی تۆ تاقی بکەنەوە کە سەریان تاشیەوە سەیرەکان ڕێک نامەکە هەبوو سوپای نرد و میلەتەکە و قەومەکە و شارەکە لە گەمارۆ ڕزگاریان بوو چاو لێ جاری وایە شێتێک خی گەورە بەهرەیەک قسەیەکی جوانی پێدەبەخشێ کە بە بیرۆکەی ساغەکان و عەقڵ تەواوەکاندا نەهاتووە خوا کەسی بێبەش نەکردووە هەروەها بەسەرهاتێکی تر هەیە کە لە یەکێک لە تیمارخانەکاندا یان پێیان دەڵێن شێتخانەکان کە شێتەکان و ئەوانەی کە لە جێ چارەسەری تایبەتیدا بوون لە پەنجەرەکانەوە دایانڕوانێ دەرەوە کابرایەکیش دەوڵەمەندێکیش خاوەن ژیریەکیش ئۆتۆمبیلەکەی پەنچەر بوو ئەو کاتان پڵیتەی پەنچەری ئەوانە نەبووە بۆە تات بکردایەوە هەموو لە بیرمانە تایەکەی دەکاتەوە و بڕغوەکانی لەلایەکەوە دادەنێ کاتێک کە دەچێت سپێرەکە بێنێ و کۆمەڵە مناڵ لەو ناوە یاری دەکەن مناڵیش عەجوولە جاری وا شتێکی دەوێت کە هیچ سوودیشی بۆی نییە قەپێک دەکات دەست دەکات بە ناو بڕغوەکاندا و هەر چوار بڕغووی تایەکە دەبا و تایەکە بڕغوەکان دەفڕێنێ بڕغوو ڕۆیشت کابرا هەرچی دەکا وڵام مناڵ خۆی بە کۆڵانەکە دەکا و مناڵی تریش بە دویا دەڕۆن و بڕغوەکانی لەدەست چوو ئیتر کابرا دۆشدا دەمێنێ بە دیار تایەوە باش ئەم سپێرە بە چی قایم کەم یەکێ لە شێتەکان لە پەنجەرەکەەوە سەرنجی داوە ئەڵێ ئەوە چییە بۆ دۆشدا ماوی ئەویش دەڵێ وەڵا ئەو مناڵە نازانم بینی دیان نا بڕغووی تایەکەی بردم و ئێستا مەحتەلم نازانم ئەم سپێرە بە چی قایم کەمەوە کابرای شێتە قاقا لێ دەدا و دەڵێ ئێ باشە خۆ تۆ سێ تایترت هەیە ئەڵە بەڵێ وایە بەڵام چیان لێ بکەم من بڕغووی ئەم تایان بردووە ئەڵە کوڕە هەی داماو ئەو سێ تایەکی چەند بڕغویان پێوەیە ئەڵێ وڵات چوار بڕغوو دەی دەڵێت داماویەکی یەک بڕغویان لێ بکەوە سێ بڕغوت بۆ لێ دەبێتەوە سێ بڕغوەکە بەو تایەیان خا ئەو سێ بڕغوە کافیە بۆ تایەک تا دەچی بڕغوو دەکڕیتەوە هەم ئەم سارەیە جوان دەڕوە هەم نوقسانیش بە تایەکانی تر نایە کابرا بیر دەکاتەوە باشە ئەم بەم هەموو زۆرزانی خۆم و عاقڵی خۆمەوە چۆن ئەمەم بە بیردا نەهاتووە ئەڵێ باشە تۆ کە ئەم هەموو شتە باشانە بە مێشکتا دێ و دەزانی ئەی بۆ لە شێتخانەی دەڵێ کاکە گیان ڕاستە من شێتم بەڵام دەبەنگ و گەمژەنیم وەکو تۆ ڕاستە من شێتم بەڵام وەکو تۆ دەبەنگ و گەمژەنیم زۆرە خەڵک هەیە دەبەنگ و گەمژەیە خەڵک بە شێتی نازانێ بەڵام شێتەکە دەبەنگ و گەمژەنی عەقڵی بە زۆر شت دەشکێ بەڵێ خۆشەویستان شێتەکان یەکێک لە سیفاتیان ئەوەیە زۆربەیان زوو دەمرن ئەگەر دیقەتاندا بێ کەمیان هەیە تەمەنێکی زۆریان هەبێ بۆیە دەڵێن زانەکان دەڵێن کەسە پاکەکان زوو دەچنەوە لای خوای پەروەردگار یعنی مرۆڤە شێتەکانیش کەسانی پاکن کەسانێکن زەرەدێکیان بۆ کۆمەلگا نەبووە حەقێکی مەسەر کەسەوە نەبووە مافی کەسیان نەخواردووە کەسە پاکەکان زوو دنیا بەجێ دێڵن و لە مەینەتیەکانی دنیا ڕزگاریان دەبێ شێتەکان خوای پەروەردگار جاری وایە نمونەی پێهێناونەوە لەکوێدا لە قورئاندا کاتی خۆی ینی لە پێش زمانی ئیسلامدا خوای گەورە ئەمەی لە سوڕەتی ئەننەحل ئایەتی 92 تۆمار کردووە ئەڵێن ژنێک هەبووە شێت بوو بەڵام شێتەکان چۆن باسمان کرد هەیەنە نەک بڵێ هەر سوال دەکا خۆی مەڕووماڵاتی هەبووە پیشەی هەبووە دەستڕەنگین بووە مناڵی هەبووە بەخێوی کردوون هەبووە کوشت و کاڵی کردو شێتیش بووە شێتێک بووە یعنی قوڵ بووە بەڵام دەزۆشێن نەبووە لێژ نەبووەتەوە
چۆن نەخۆشیەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد دوو جۆر نەخۆشی پێست هەیە دوو جۆر شێتیش جنونی دەبەی ناباس کرد هەیە یعنی بەس زەرەدی بۆ جەستەی خۆی هەیە بۆ نەفسی خۆی هەیە بۆ دەرونی خۆی وێرانە بەڵام دەوروبەر هەمووی لە دەستی سەلامەتە و لێ ناگرێتەوانە ڕەم بێت تۆزە خۆی لێ بپارێزن ئەم شێتە ئەم ئافرەتە دەزڕەنگین بوو دەهات خوری دێنا خوری ئاژەڵەکانی دێنا دەیکرد بە ڕیس و جوان جوان پاچی دەکردەوە و دەیکرد بەدا و ئەمجا دەهات بە شیش دەیچنی بۆ نمونە لفکەیەکی لێ دروست دەکرد بلوسێکی لێ دروست دەکرد زۆر جوان دەیڕازاندەوە بەڵام ئێوارە کە لێ دەبەوە یان دوای دوو ڕۆژ یان هەفتەیە کە ئیشە دەستەکەی تەواو دەکرد ئەم دەزڕەنگینی و جوانیە وەڵام جا سەر لە نوێ دەهات داو بەداو هەڵی دەکێشایەوانێ و سەر لە نوێ هەموو ڕیسەکەی دەکردەوە بەخوری دیسان هەڵی دەوەشاندەوە ئەنجا خەڵک دەهاتن پێی پێدەکەین یان یەک هەفتەیە خەریکە تا ئەم بلوسەی چنیوە ئەو هەموو عەزیەتەی پێوە چێشتووە ئێستا دیسان ئەنجا وەختێتی سەر لە نوێ دێنێ هەڵی دەوەشێنێتەوە خەڵک پێی پێدەکەنین بەڵام قورئان ئاماژەی بەوەدا ئەگەر ئێوە ئەو ئافرەتەتان پێشێتە کە دەزڕەنگینە خوا بەهرەی داوەتێ ئەم چنینە جوانە دەکا کەچی بەدەستی خۆی ڕیسەکەی خۆی هەڵدەوەشێنێتەوە ئەی ژیر و عاقڵەکان ئەی موسڵمانەکان ئەی ئێوە بۆ سەیری خۆتان ناکەن ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا خوا دەفەرمێ ئێوە وا مەبن ئێوە وەکو ئەو ئافرەتە شێتە مەبن کە گاڵتەتان پێدەکرد کە ڕۆژ تا ئێوارە بە هەفتەیەک بە مانگێک خەریکی چنینی شتێک بوو شەو ڕۆژی دەخستە سەریەک و هەموو بەهرەی خۆی بەکاردێنا کە خوا پێبەخشی بوو بەڵام لە دواییدا کە تەواو دەبوو سەر لە نوێ هەمووی هەڵدەوەشاندەوە یعنی هیچی وەکو نەکرد بێ وایە خی پەروەردگار فەرمووی ئێوەی عاقڵ وا مەبن ئێوەی مسلمانی ژیر وا مەبن یەکێ بڵێ باشە ئێمە وا دەکەین ئەرە وەڵڵا کاکی بەڕێزم خوشکی بەڕێزم مسلمانی بەڕێز ڕۆژوەوانی بەڕێز ڕێک من و تۆش زۆر جار وامان کردووە کورە هەیە بە بەردەوامی وا دەکا ئەی خوا لە قورئانە نافەرمێ ولا تبطلوا صدقاتكم بالمن والأذى ئای بەداخەوە چەند کەس هەیە زۆر خێرەومەندە دەزڕەنگینە لە خێرەومەندی و لە بەخشیندا خوا ماڵێکی پێبەخشیوە ئەمیش دەستی تێ چۆ بە جوانی دەیبەخشێ بەڵام کاتێک کە بەخشینەکە جێگای خۆی گێر لای خوار تۆمار کرا ڕەسیدی بانقەکەی خستە گیفانەوە لە قیامەتە پاداش وەرگرێ بەڕێزان چیەکە منەت بەسەر خاوەنەکەی دەکا دەچێت لە شوێنەکە فڵان کەس بەخوا بە ئەوەی یارمەتیەکەم بۆ ناردی دەزانین لەکوێ پێڵە لەبەر چاوی ماڵ و منداڵەکەیە وا کۆڕ و مەجلیسێک دانیشتۆ و 50 کەس دانیشتۆ لە مزگەوتە فڵان کەس سەرفترەکەم بۆ ناردی پێت گەیشت ئەوە بەس مەبەستی ئەوەی خۆ بنوێنێ و منەتی بەسەرا بکە ئەوە هێندێک زەکاتم بۆ ناردی فڵان کەس جێگایەکی خوا بکەم بۆ گرپێگە کەمیش بێ زۆر قبوڵی کە بەخوا فەقیر زۆرە یا بەڕێزم تۆ بۆ ئەم داماوە لەناو ئەو خەڵکیا لەناو ئەو مزگەوتیا دەشکێنی خۆخوا ئاگای لێتی خۆ ئەویش سپاسی کردووی ئەمە منەتە دەزانی دەست بەجێ خوای گەورە هەرچی سەدەقەکە کردوتە و هەمووی تۆمار کردووە هەمووی زەربی سفر دەبێ یەکسە دەست بە دوگمەیەکا دێنی دڵە مەسح چۆن لە موبایلەوە ژمارەکەم مەسح بوو لە کۆمپیوتەرەکە دەستێک بە دوگمەیەکا دێنی هەمووی سڕیەوە یەک سەدەقەت بۆ نەمایەوە لای خوا عینی بەسەرهاتی ئەو ژنەی لە بەیانەوە خەریکی چنین بوو تا ئێوارە یەک هەفتە بوو یەک مانگ بوو دەیچنی کە تەواوی کرد هەموو خەڵک دەستخۆشیان کرد سەر لە نوێ هەمووی هەڵچنیەوە هەمووی هەڵوەشاندەوە داو بەداو بیلمەنی بە منەتکردن حەد دەوڵەمەندێک منەتی کرد بەسەر فەقیرە خوای پەروەردگار هەمووی بە بەلاش دەداتەوە جا منەتە زانی جاری وایە دوای 10 ساڵە واللهی زۆر جا باسم کردو لە وتارە من خەڵکم بینیوە لە گرانی نەوەتەکانە یارمەتی هەژارێکی داوە چیلۆ شەکری بۆ کڕیوە ڕم بێت چەند جارم بیستی بێتەوە لە ناو مەجلیسا باسی کردووە فڵان کەس ئێستا دەوڵەمەندە فڵان کەس دەڵێن بەڵێ کوڕەکانی پێگەیشتون ئارەوەڵا لەخوا بەزیابەوە کاکە خۆتان بردن فەقیر نابی ئەڵە وەڵڵاهی ئەوە ئەو ساڵی 95 و ئەوانە یەک ساڵ دەبوو چیان نەخواردبەوە چیلۆ شەکرم بە 70 دینار کڕی بۆم ناردن دوای ئەو هەموو ساڵەوە 20 ساڵی پێچوە خوای گەورە هەموو سەدەقەکانت 25 ساڵی پێچوە 26 ساڵی پێچوە خوا هەموو سەدەقەکانت بەتاڵ دەکاتەوە چونکە منەتت کرد چونکە باست کردەوە وەلئەذا بە ئازاردان ئازاریەدا من سەدەقەت لەگەڵ کەسێکا کە دۆ مافیەوە نەبێگاری پێ بکەی کاکە بەیانی سەقفی کۆنکریت تێ دەکەم بێ لەگەڵما بۆ چونکە کاتی خۆی زەکاتم پێبەخشیوی چونکە یارمەتیم داوی چونکە یارمەتیم بۆ ناردووی چونکە کیلۆیە گۆشتی خێرم بۆ ماڵەکە ناردۆڵە بە ئیشێکم بۆ بکەی یان چونکە سەدەقەم لەگەڵ کردووی ئەبێ ڕسمێکم لەگەڵا بگیت ڕسمەکەش لە فەیسبوک بڵاو دەکەمەوە چیسەیە برنجم داوە بە ماڵی فڵان کەس دەبێ ژن و منداڵ بێتە بەر تەلەڤیزۆنەکە ئەزانی کابرا ژۆر ڕازی نییە کەرامەتی هەیە حورمەتی هەیە بەخوا هەیە بە بنەماڵە کاتی خۆی زۆر دەوڵەمەند و سەتی وەک تۆی بەخێو کردووە ئەمڕۆ بارودۆخەکەش شێواوە ئەمڕۆ تۆ هەڵتۆقیوی لە کتوپڕا لە سای حیزبێک و دەسەڵاتێکی گەندەڵەوە ئەوی شۆڕژگێر و داما دیواخانداری فەقیر کردووە ئەوە ئەذایە ئەوە سەدەقەکانت هەمووی بەتاڵ دەکاتەوە
تۆ گاڵتە بەکاری ئەو شێتە دەکەی کەوا ڕیسەکەی دەکردەوە بەخوری ئەی بۆ سەدەقەکانی خۆت بەتاڵ دەکەیتەوە. چەند کەس هەیە نوێژ دەکا، عیبادەت دەکا، مزگەوت دروست دەکا، خەستەخانە دروست دەکا، مەکتەب دروست دەکا. چەند گەورەیە ئەم سەدەقە گەورە کە خێری گشتی تێدایە. بەڵام بەڕێزان، بەڵام دەزانی چیەکە؟ لەو کاتەدا دەچێ بۆ ڕیایەتی، بەس بۆ ئەوەیەتی ناوێکی لەسەر بنووسرێ، بەس بۆ ئەوەی تەلەڤیزۆن باسیکە، بانگی 50-60 کەناڵ دەکەڵە بە قوربانتان دەبێت هەمووتان باسیکەن، بزانن من ئەم کارم کردووە. نامە بۆ هەموو مەسئولێک و بەرپرسێک دەنووسێ، بچێتە هەر شوێنێک باسی ئەوەی دەکات ئەو خەستەخانەوە من دروستم کرد، ئەو مەکتەبە من دروستم کرد، بەخوا و گەڕەکەی ئێستاش مناڵەکانی نەخوێندەوار دەبوو من نەبوومایە، ئەو دیێ جادەی بۆ نەدەچووەگە من بێ، هازانی هەمووی بۆ ڕیایە. ئەو ڕیایەش سەر لە نوێ وەکو ئافرەتە شێتەکە چۆن خوای گەورە بەهرەی دابۆیە هەمووی هەڵۆشاندەوە ئیتۆش ئەوە هەڵدەوەشێتەوە. ئەبێ ئاگال لێبێ. شعرێکی زۆر جوان هەیە لە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر، برایەکی بەڕێز هاتە لامەوە کتێبێکی بە هەدیە دامێ، کەسێکی زۆر ڕێک و پێک و پۆشتە و پەرداخ، وتی ناوم کاک حەسەنی دانیشفەڕە، کە دیوانی شعریەکەیم کردەوە. کاک حەسەنی دانیشفەڕ دیوانی شعریەکەی بە ناوی هێورەوەیە، نازناوی شعری هێورە. هەر کە لاپەڕەکەم کردەوە ناوەڕاستی کتێبەکە لە لاپەڕەی کتێبەکە لاپەڕە 163دا دیوانی شعریەکەی هێور کە نووسینی کاک حەسەنی دانیشفەڕە تەماشام کرد، شعرێکی تێدا بوو بە ناونیشانی شێتی، زۆرم پێ جوان بوو، ڕوخسەتیشم لێ خواست و زۆری پێخۆش بوو کە شعرەکەش بۆ ئێوە بخوێنمەوە. کۆتایی ئەم بابەتەش بەم شعرە جوانەی کە حەسەنی دانیشفەڕ ناسراو بە هێوری شاعیر دێنم کە دەڵێ: هەزار خۆزگەم بە خۆت شێتە کە کوێ حەزکەی ئەوێ جێتە، نەسەرما نەتینی تاوێ جێت پێلەق ناکەن بۆ تاوێ، وشکە ساڵیش بێ لەو ناوە لای تۆ هەردەم پەڵەی داوە، نەژن بەڕوود دەقیژێنن نەشی ژۆڵە دەتبزوێنن، ژیرۆدەی بسکی کەس نەبووی وەک من لە خۆت وەڕز نەبووی، نەیاسا لای تۆ سەردارە نەئیشت بە پارێزگارە، کێهە کاول زۆر وێرانە لای تۆ شاری خەونەکانە، نەبۆ سەرمانگ دەنۆڕی نەزوو حیزبان دەگۆڕی، دینار و دۆلار و تمەن هەرسێکیان لە لای تۆ فشەن، بەبێ خواردنەوە سەرخۆشی نەخۆت نەخاکت دەفرۆشی، نەپارتی ئازاری داوی نەپارتی ئازاری داوی نەقەد یەنەک تێ هەڵداوی، نەکەس پێت دەڵێ کۆمەڵەی نەدیموکرات دەڵێ هەڵەی، نەیەک گرتووی نە کۆمەڵی دوور لە ئاژاوە و گۆنگەڵی، لەبەر کەس ناپاڕێیەوە دەریشت کەن هەردێیەوە، نەشویعی بە تۆ هەڵدەچن نەفتواد لە بۆ دەردەچن، نەگاوری نە ئیسلامی شیعە و سوننەش هەر نافامی، جمعە و جەماعەت و ڕۆژوو یەکسەر لێیان کراوی عەفوو، لەوەتی هەی ڕاونراوی لە سەد جێگای دەرکراوی، کەچی نەمدی لە جێگایەک لە مەقەڕێ بارەگایەک، دەستت بخەیتە سەر چاوان بۆ پێناسەی دەرکراوان، بارەکەڵڵا چەند بوێری و باڵت بەو ملەم شێری، فێر نەبووی نانی کەس ببڕی خۆت بفرۆشی خەڵکی بکڕی، ناخۆی فریوی بۆین باخ نابی بە هاوڕێی قوڕمساخ، چاو نابڕیە ناموسی کەس ناچێ دەرچی پیاوی تەرەس، هەر نازانی دەوری کێیە چێ حکمی ئەو شارەی پێیە، باسی سنوور چەند گەرم بێ ڕەنگە لە لای تۆ شەرم بێ، چ باشوور بێ چ ڕۆژ هەڵات بە هەردووچیان دەڵێ وڵات، قەت بە من ناڵی ئێرانی وەک خۆت بە کوردم دەزانی، و باڵت بەو ملەم مەردی کوردێکی پاک و بێگەردی، بمبورە گەر پێم گوتی شێت چۆن دەتوانم بێمە سەرڕێت، فریشتە دەرسی داداوی لەو جیهانەی دابڕاوی، ڕزگارت بوو لە یەخسیری نا من شێتم ئەتۆ ژیری، هەر ئەو شێتێش دای لەسەرم کە دەمبینی دەربەدەرم، وەسفم کردی بە ئەسپایی نەچی لە خۆت ببی بایی، قەیدێ ناکا دەرت دەکەن بە زوریا بە کەرد نەکەن. تخوا دیقەتی ئەم مەقتەع جوانەی کۆتایی زۆر بدەن. قەیدێ ناکا دەرت دەکەن بە زوریا بە کەرد نەکەن، سەر بە هیچ حیزبێکدا نەکەی، ئەمن کردم تۆوانەکەی، دەنا لە جێی کورتان و ناڵ بە نازناوی هاوڕێ و هەواڵ، بانگت دەکەن تێت دەخوڕن چۆنیان بوێ لێت دەخوڕن.
ومێدەوارم خوای پەروەردگار عەقڵمان سەلامەت کە ژیریمان سەلامەت کە ئەوانش کەوا تووشی نەخۆشی عەقڵیەکان بوون خوا دەرگای ڕەحمەتیان لێ بکاتەوە عاقبەتی هەموو لایەک خێر بێ والسلام عەلەیکم وەڕەحمەة الله وبركاته. قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني وسبحان الله وما أنا من المشركين.